تۆڕەکانی کارەبا بەهۆی ئەوەی کەوا 2 ساڵە وەکو پێویست سیانە نەکراون بەهۆی نەبوونی بودجە و نەبوونی کەرەستە و پێویستی یەدەک لە گەنجینەکانمانە بەڕاستی ئەم ڕەشەبایە زیانێکی زۆری بە تۆڕەکانی کارەبا گەیاندووە لە سنووری پشدەرۆڕانیە نزیکەی دەستونی شکاندووە لە پیرەمەگرون بە هەمان شێوە لەناو شاریشە زۆربەی زیانی بە زۆربەی فیدەرەکان گەیاندووە چونکە خۆیان لە ئەسڵا ئەوانە ساڵانە پێویستیان بە سیانەکردن و چاکسازیکردن هەیە بەڵام بەڕاستی ئەم ساڵ نەکراون بە ژێری ئەو پێداویستانەی کە هەمانە سیانەکان سەرەڕای بوونی ڕەشەباکە و سەرمایەکی زۆر تیمەکانمان بەردەوام بوون لە چاکردنی ئەو شوێنانی کە زیانیان پێگەیشتووە بەڵام خۆی کێشەکە هەر ئەوە نییەکەوە ئەو زیانانە چارەسەرە بن بەڵام خۆی بەڕاستی بەگشتی ڕەوشی کارەبا زۆر خراپە لەبەرەوەی ئەم ساڵ وەکو پێویست سوتەمەنی بە خەڵک نەدراوە ڕەوشی دارایی خەڵک خراپە سوتەمەنی پێ ناکردرێ بۆیە خەڵک هەر پەنابا بۆ بەکارهێنانی کارەبا بە شێوەی بۆ خۆگەرمکردنەوە چوزانم بۆیە ئێمە لە ئێستاوە لۆت بە شێوەیەکی زۆر زیادی کردووە بۆیە ئەوە وای کردو بەڕاستی پێشبینی با بڵین ساڵێکی خراپەکەین بۆ کارەبا بۆیە پێویستە حکوومەت یاریمی کوردستان بە پەلە پلانێکدانێ بۆ چارەسەرکردنی خێرا